ئێرە ناو حەوشەکەمان بوو ئەوێ دوێخانەکەیە. ئەم خانوو هەمان ئەو خانووەکە لە ناوە گیراوە. من یەکێکم لە تاخانەکانی ئەنفالی سنووری گەرمیان و خەڵکی ئەم گوندە. هەتا مردن لە وشەی دایک و باوکدا چاڵەکی. خۆم تاخانم لە خێزانەکەم 3 برا و 3 خوشک و دایک و باوک و مامەیەکیشی منفالە. نازانم شتێکە تا ئێستا نەمتوانێت تەواوش بەدڵ خۆم بیری لێ بکەم. چیرۆکێکە نەمتوانێت تەواوی بکەم. ئەگە باز چاوەڕوانی بکەیت تاکو ئیستەشە سوێن بێ بەخوا ئەدرێ لە دەرگا من دڵم داخۆ پێ. بەڵێ هەموویم لە سەبووریم پێ دەکەی کەمە سێم. خۆم تاخانم لە خێزانەکەم 3 برا و 3 خوشک و دایک و باوک و مامەیەکیشی منفالە. لە گوندەکەمانە بە کۆی گشتی 103 کەس ئەنفالە وارانی ژوورو. لە کاتی ئەنفالەکە 12 ساڵان بوو. ئێرە ناو حەوشەکەمان بوو ئەوێ دوێخانەکەیە ژووری میوان بڵێن. ئێرە ژووری نانکردن بوو تەنووری پێڵێن. ئەوێ ژووری نووسنمان بوو تا ئێرە ژووری نووسن بوو. ئیتر لێرەدا دەژیاین. من 10 ڕۆژ 15 ڕۆژ پێش ئەنفال بە سەردان چوومە ماڵ خاڵۆم دێیەکە لەم لە دێی جوامێراغە بڵێن. هەر لەگەڵ ماڵ خاڵما بووم لە کەرکووک 3 ڕۆژمانەوە لە تۆبزاوە. لەوەی تر پیر و بڵێن مناڵ و ئافرەت و گەنج و ئەمانیان جیا کردەوە. دوای 3 ڕۆژەکە کە لەوێ ماینەوە ئیتر بەم سیارەی مقاپەتیان هێنا بردمانیان بۆ دبس. ئیتر ئەو فترەیە کە سجن بووین تەقریبی 5 مانگ و 15 ڕۆژ تەقریبەن لە دبس ماینەوە. کە هاتمەوە بەربووم و هاتمەوە بڵێن بۆ شوێنی بۆ دووس خورمات و هاتینەوەی تر لەوێوە زانیم کە کەسمان نەماوە و هەموویان فال کراوە. خۆم تاخانم لە خێزانەکەم 3 برا و 3 خوشک و دایک و باوک و مامەیەکیشی منفالە. خۆمان خەڵکی نەوجێلوین بەس لە هێندانشین لە ناو داوێ دانیشتین لە ئاوایی مەحموود. ئەو کاتێک کە ماڵی باوکم ئەنفال بوون لە ئاوای مەحموود دانیشتین. لە 10 کەس بەس خۆمماوە 9 کەس لە خێزانەکەم ئەنفال لە دایکم و باوکم و 5 خۆشک و 2 برام بەس تاقانە خۆمماوە. ئیتر لەگەڵ میمکم و بابامە هاتین بۆ دووس کە ئەو شەوە ئەوان ڕۆین باوکم و ئەوان مناڵەکانی و خۆشک و براکانمی برد بۆ ژوور. من لێوە بووم ئیتر میمکم نەیەڵا وتی نایەڵم ئەم بۆی بۆ لای دایکی و ئەوان لەگەڵ خۆما ئەیبەم بۆ دووس. کە هاتین بۆ دووس ئیتر لە ماڵ بابام بووم ئەوان گەوریان کردم و چاویان لێم بوو. هەرەو دابڕانە بوو هەر ئەو دەقە باوکمم بینی ئیتر نەیانم بینی تەوا هەرەو دابڕانە بوو لە یەک بڕین. خۆ ئەو کاتە من زۆر لەبیرم نییە ئەو کاتە ئەی چۆن ئەرەوەڵا تا ئیسەش لە وشەی دایک و باوک من داهاتەڵەکی. ناوم بەختیارە کوڕی مامۆستا مەحموودم خەڵکی دێی چەوریم. من خۆم دایکم و باوکم و 2 برام
بەر ئەو شاڵاوە کەوت. مامیەکەم لەگەڵ ژنەکەشی کە هەر خوشکی دایکم بوو لەگەڵ حەوت مناڵی من تەنیا لە خێزانەکەی خۆم دەرچووم، ئەوان لە کۆی 9 نەفەر هیچ کەسێکیان بۆ دەرنەچوو. کەواتە ئەمە 17 کەسمان بەرەو شاڵاوە کرد کەسی پلە یەک، بەڵام وەکو خۆم دایکم و باوکم و دوو برام بەرەو شاڵاوەکە و تەنیا خۆم مامەوە. لە ماڵ بابام کە ئەکاتە باوکی دایکم ئەوان بەرەو شاڵاوە نەکەوتن، پێشتر هەر لە دووس نیشتە جێبوون، لەوێ بووین حکوومەت و عەسکەر و نازام ئەوانە هاتن بۆ ئەوەی کە خێزانەکەم ببەندە گێڕنەوە ئەوانەی کە لە دەوروبەرم بوون. زۆر هەوڵیاندا بوو من نەڕۆیشت بوو. ئیتر دوایەوەی خێزانەکەمە بن شوێنەکەی پێڵێن مەرکەز شەباب لە دووس، لەوێ ڕۆژێکم بێنەوە ڕۆژەش هەرداوا لە منەکەن بچم لەگەڵ دایکم باوکم ناڕۆم. ئیتر لەوێ ئەوان ئەبەن بۆ تکریت و دواتر بۆ نوگرە سەلمان و تا ئەو کاتەی کەیتر هەموو خەڵک ئاگای لە یەکتر نەماو. ئێرە دیارە ئەو خانوو بوو کە ئێمە ئەو خانەوادەکەم تیاژێن، هەروەکو وتم 17 کەس لە بنەماڵی من ڕۆشتۆ لێرە ژیاوین. ئەم خانوو هەر لە شوێن خۆیان دروستمان کردەوە چۆن بووە کۆن بەو شێوەیە و ئەم مەتبەخۆوانە بۆ جێ ئاژەڵ ئەبرۆ لە گوندا ئەوە شتێکی ئاسای ئاژەڵداری و نزیک بێ لە خۆتۆ چاوت لێ بێ بەم شێوەیە دروستمان کردووە. کەمێک جیاواز لەوانەی ڕابردوو بەو شێوە دروستمان کردووەتەوە دوایەوە تو یەکیش هاتین لە هەمان شوێنە دروستمان کردەوە. حکوومەتە ویست لادێگان چۆڵ بکە، بەڵام ئێمە ئاوەدانمان کردەوە. لە ساڵی 1993 هاتینەوە گوندێکم بینی، بەڵام ئەم گوندە بە حکمەوەی چەند ساڵێک کەستیان نەژیا بوو، ئەوەی کە تۆڵە و شتی ئەوەنە بەرز بوو ئاسەوار گوندەکە دیار نەبوو، هەر هەمووی گژ و گیا بوو. وردە وردە خەڵکاتەوە جێی خۆی ئاوەدان کردەوەی جێی زۆر هەست برینداری بوو کە کاکتێکە هاتی ئەم شوێنەت هەڵە دڕی دووبارە بۆی شوێن خانەکان پاکەوە بکەی کەلوپەلی کەسوکارەکە بینی لە پێڵا و لە جلوبەرگ و لەوانەی کە جێت هێشت بە خێرایی خەڵک ڕۆشت هەمووی لە ژێر خانوەکە جێما بوو. زۆر مای هەست برینداری بوو بۆ ئێمە. ئەم گوندە کە گوندی چەوریە 88 کەسی ئەنفالە لە ساڵی 1970 مرۆڤی لێ بێسەر و شوێنێک لێ خەڵک تریشی ئەنفال بوو، بەڵام ئەوانەی وەکوەوەی کە پیر بوون و تەمەنیان بە ساڵات چوو بوون دواتر گەڕانەوە لە نوگرە سەلمان گەڕانەوە ئەوانە حەساب ناکەین، بەڵام ئەوانەی کە ڕۆیشت و نەگەڕانەوە 88 مرۆڤی سەربەرزی بێتاوان لەم گوندە بێسەر و شوێن کرا. من ناوم حەسەن عەلی فەرەجە، دانیشتووی گوندی ئۆمەربلم، یەکێک لە دەرەنجامەکانی ئەنفال و کیمیاباران بە جێمانی تاقانەیە. من یەکێکم لە تاقانەکانی ئەنفالی سنووری گەرمیان و خەڵکی ئەم گوندە گوندی ئۆمەربل. ئەم دێیە خاوەن 249 ئەنفالە، 4 تاقانەی ئەنفالمان بۆ یەکیان لە ڕاپەڕینەکەی بەهاری 91 لە مەفراقی سلێمان بەو بەدەستی سوپای عێراق لەگەڵ پۆلی پێشمەرگا شەهید بوو، وەسییان لە تاقانەکان لە ژیان ئەمانی. دایکم میوارە ئەلەم شوێنە لە پشتمان لە تەنیشتمان لە دۆخانەکە کە سفرەکەی داخزیان سینەکەی دانا 10 کەس لەسەری کۆ بوونەوە، 9یان لە شاڵاوی ئەنفالە تیا چوە، من بە تەنها ڕزگارم بووە. دایکم لەگەڵ ما بوو، ئێمە مەجموعەی شوان بوون، خەڵک ئەم گوندە مناڵ بووین. باوکم دایکم وتی ئامین ئامانەت و حەسەن چاو لێبێ، وتی ئەم سوپایە وتی ئەمان فەوتیانی ئەم حکومەت عێراق نیەتی خراپە. ئانێکمانزانی سوپایە عەسکەری لەگەڵ گەلە جاشێکە، گەلە جاشێکی جاشی کورد فەوجی 35 دیفاع وەتەنی کە مستەشارەکەی عەمیدی عەسکەریش بوو، هاتن دایکم و پورەکەمیان بردیان خستیان ناو تەراکتۆر و ڕۆیشت. من لەگەڵ لە بۆنی حیوانەکانە وتیان حیوانەکان بە قۆناغە گوازینەوە، چونکە وا بوو عایلەکانیانە برد هەر کەس شێشوان بۆ لەگەڵ ڕووماڵاتەکانە بەسرا. ئەمڕۆ 1000 مەڕە برێ یان 500 مەڕە برێ یان 2000 مەڕ بارەکەی بە سیاری عەسکەری بۆ ئەوێ بۆ مەیدان خۆراوی نەحەی کەلارە. ئەمە عەسکەرێکی زۆر گەورە و زلۆ زەبەلاحی لێ بوو. من لای مەڕەکان مامەوە، دایکم خواحافیزی کە ناو مەکینەیەکە بوو، مەکینەی مام عومەر بوو، عومەر ساڵح شەمە، ئەوانش عایلەیەکی مزەحین 32 نەفەریان فالە. ئاوە خواحافیزی لێم کرد ڕۆیشت، گڵابەکە سوور بوو، چەند شەکەی شین بوو کەوە بوو. جوابم دایەوە ئیتر بە فرمێسکۆ، ینی تۆ من لەگەڵ یەکا بووین و ڕنان و چایەکمان خواردووە یەکۆ، ینی چایەکی دوو کەڵاوی دارتر بۆ چونکە لە پرۆس لە کاتی ئەنفالەکەی گەرمیانە باران تێی کرد. ینی بە چاو فرمێسکایەوە، ینی بە گریان و باموسەڵا جوابم دایەوە. کە لە 249 ئەنفالکرای ئەم گوندە زیاتر لە 70 کەسی بنەماڵی ماڵ حاجی فەرەجە، ماڵی مەسە مامەکان و باوکم پێوە، چونکە مامەم هەیە بەسوسی ئەنفالی. ئەمە ئەم دۆخانەیە لە پشتمانەوە،
ئەم دۆخانەی تقریبان لە تەسمیمەکەی تۆزە لە ئیسا گەورەتر بوو ڕۆ گوستاگە 2 دەرگای بوو 3 پەنجەرەی لێبوو 9 متر و شتێک بوو بە 3 متر ئەمە نیشتیمانێک بوو ئێمە کە هاتینەوە وەکو سەبووریەک هەر پێمان خۆش بوو ئەم خانە لە شێوەی ئەو خانانان بکەین ئەوە خانێتر بوو وەکو متبەخ و ئەوانە ئەین ئەو حمام و ئاو دەسەوانە هەر لەو شوێنەوە بوو. زۆر هەست بە تەیناییەکەم زۆر من لە ناخۆتەنە ڕاستە یەکێک لە دەنجام ئەنفال بە جێمانی تاقانەیە اینجا کاتی ئێمە ئاهەنگی مەسە پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدەی کە چاو سوور ڕێدەی سیرەکەی نەخوشک هەیە نەدایک هەیە نەباوک هەیە ینی کەسێک نییە کە لە تۆ ئەچیت بۆ قەورسان خەڵگوواکە ئەوە مردو ئەوی زەکانێتی هەر کەسێک پلەچەنی هەبێت ئەڕاتە سەری یعنی من بڕۆمە سەر قەورکێ من تایسەکە لە قەورسان کەسێکم نییە ئەوانەش ئەو ڕوفاتیان هەورە تاسم بە ئاشنا نەبوومە یعنی ئەگەر لەو ڕوانگەوە سیرکەی یعنی تۆ لە جەژنە ئەدرێ لە میێوان ئەدرێ